خوێندکاران لە ژمارەیەکی بەرچاوی زانکۆکانی ئەمریکادا خۆپیشاندانی ناڕەزایی دەربڕین دەکەن. وەک خوێندکارەکان دەڵێن بۆ پشتیوانی لە فەلەستینیەکان و دژی ئەو شەڕەیە کە زیاتر لە 6 مانگە لە نێوان حەماس و ئیسرائیلدا بۆتە مایەی خوێن ڕژانێکی گەورە. هاوکات بەڕێوەبەرایەتی زانکۆکانیش داوا دەکەن ئەو دەوار و چاردرانەی خوێندکاران هەڵیانداوە چۆڵی بکەن، بەڵام خوێندکارە خۆپیشاندەرەکان دەڵێن بەردەوام دەبن لە داواکانیان تا ئەو کاتەی زانکۆکانیان کۆتایی دەێنن بە پەیوەندیە داراییەکانیان لەگەڵ ئیسرائیلدا. سیروان قەچۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. سیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هەڵبەتە لێکدانەوە زۆر زۆرە بۆ ئەم خۆپیشاندانانەی خوێندکاران لە زانکۆکانی ئەمریکادا. هەندێک ینی وا تەماشای دەکەن کە کارێکی بە بەرنامەیە دەکرێت، هەندێکیش دەڵێن نەخێر مافی ڕەوای خوێندکارانە نەڕزایی خۆیان دەرببڕن. کامیانە هەر تشتە بڵێن بەری هەر تشتی چەند ساڵێن درێژن کۆ تشتێکی ولۆ بڤێ ڕێژەیە مەزن بڤان هەژمارێ مەزن لە چەند زانینگەهێن گرنگ لە سەرانسەری ئەمریکا تشتێکی ولۆ چێ نەبوویە و گەلە کەس دەبێژن مادەم کۆ شەڕێ لە غەزا ناوبەرە حەماس و ئیسرائیلێدا ددۆمە دبەک و ئەv خۆپێشاندان لە ناوان زانکۆیان بەردەوام بکەن. یعنی هەنە کەس دەبێژن بڵێن ڕێخستنێکە هەیە ڕێخستنێک هەیە پشتگیریا فلەستینێ دکە و لە دژی ئیسرائیلیە پشتگیریاوان خۆپێشاندانان دکن لێگەلە کەسجی دەبێژن نا خۆپێشاندانین ئۆرگانیکن بە ئاواکی سروشتی وەکو بەرسە وڵام هەمبەر وان بوویەر و تشتێک کۆ لە غەزای چێ دەبن دەرکەتنە هۆلێ بەتایبەت لە ناو زانینگەهێن ئەڤێن کۆ بگشتی وەکو زانینگەهێن لێبرال لە ئەمریکاتەیەن دیتن لێ بڵێن پرزگریکە ژێنا ژوان هەردەوە مەستر ئەوە کۆل ئەمریکا ئەڤێک بوویە جهێ مشتومریە بوویە جهێ دەبێتێ هەنێک هەنەت باوەڕ دەکەن کۆ مافێ وان کەسایە وەکو خوێندەکار وەکو کەسنی لە ئەمریکا دژین وڵاتی کۆ مافێ دەربرینێژی مادەیە یەکەی یا دەستورە ئەمریکیت خاڵایەکێدا مسۆگەرکری یەش بەرولۆ مافێ وان کەسایە کۆ دەرکەون و خۆپێشاندنای بکەن و دەربرینە نەڕینا خۆ بکەن لەعالیەدن هەندێک کەسەنە بەڵێن دەبێژن ڕاستە مافێ ئەمریکایە کۆ هەر کەس لە ئەمریکاژی و دەستورە ئەمریکی vەیەکێ دپارێزە لێ دەوێ نەسەر حەسابێ کەسێکی دم بە دەوێ ئەو دەربڕینەهان نەگهێ ئاستەکەی گۆ ڕێگر بە دەوێ حالەتێ دە هەمبەر خوێندەکارێن دن ئەوێن کۆ دخوازن خوێندنا خۆ بەردەوام بکەن بەتایبەت بڵێن نەها ئەم دووەرزێ ئەزمونە دەرەن دووەرزێ سەرەوە سیروان لە کاتی شەڕی ڤێتنامە یعنی خۆپیشاندانی لەم شێوەیەمان بینیوە و ئەتوانم بڵم گەورەتریش بووە ئەو کاتە ئەم خۆپیشاندانانەی کە ئێستا خوێندکاران دەیکەن یعنی کاریگەری ئەو خۆپیشاندانانەی زیاتر لە 50 ساڵ لەمەوبەری دەبێ بۆ بڕیاردان بۆ شتێک یعنی گەلە کەس وان هەردووە بەهەفتش بهین دەبێژن خۆپێشاندنێن نەها ئەوێژ بۆ پشتگیریا فلەستینی یان هەلوەستا هەمبەر دژی ئیسرائیلێ وەک ئێن وێ قۆناغێن قۆناغە دژی شەڕێ ڤێتنامێک و خوێندەکاران ڕۆلەکە گەلێکی گرنگ و سەرەکی تێدا لیستن لێ جیاوازیا هەردووە بەڵێن تەوی کۆ 5 ساڵ دەناوبەراوان هەیە گەلک دەینامیکی لەسەر عەردەیە هاتنە گوهارتن ڕۆڵا سۆشەل میدیا و دەستگەهین مەدیا جوواکی هاتنە گوهارتن لێ خاڵە سەرەکی ئەوە کۆ دوی شەڕێ ڤێتنامدا و ڕۆڵا خوێندەکاران لە ئەمریکا بەشێک بوو دوی شەڕی دە خوێندەکاران نەتخواستن کۆ لەشکرێن ئەمریکی لێ دەکێ بمینن ئەو تەفگەرچێکردن و بوو سەدەمەک یانی گەلێک دەبێژن فشار لە سەرۆکی وێ شاغێ نیکسنکردن و ئێدی شەڕێ ڤێتنام بداوی بینە نەها ئەمریکا نە بەشێکش وی شەڕی نە بە ئاوایەکی دیرێکت ئەمریکا نەدناوی شەڕێ حەماس و ئیسرائیلێ دەیە لە ئەمریکا ڕۆڵێکێ لیزی بڵێن ڕۆڵا وێژی چیە ئالیەکی پشتگیریا لەشکری وەکو دەستپێکا شار دە ئۆکتۆبەر دە حەتانها دەدا ئیسرائیل وەکو هەڤالبەندێکی نێزیکی ئیسرائیلە و لە ئالیە دنجی ئەمریکا ڕۆڵێکێ لیزە دە پێشکەشکردنە ئالیکاریا مرۆڤاهیدە کۆ ئەف خۆپێشاندانێن لەوان زانینگەهێن سەرانسەری ئەمریکا دەبێژن تێراوەیە ناکە هەلوەستە ئەمریکی تێراوەیەکی ناکە کۆ ئێدیڤی شەڕی ڕاوەسین ئاگربەستێکی دەست پێ بکە و دەست بە پرۆسیسەکە ئاشتیانە دناوبەرە هەردوو ئالیان بکە ئەف جوداهێن سەرکی ناوبەرە وێ قۆناغێ و وێ تەفگەراهان ئەی جیاوازی نێوان کۆماریەکان و دیموکراتەکان بەڕای تۆ ینی هەر لایەکیان قسەیان هەیە لەسەری جیاوازی سەرەکیەکان لە چێە
جیاوازین گلکی برفرهن بالین جداهین مزنین یک جه وکو نمونست اشتر بیجم سروک انجمنا نونران لکنگرس امریکی مایک جانسون یکسر دماکوش خوان خو پیشاندنان وکو بهدار و بینر زانن لزانینگها کولومبیا دست پیکر وقتا کو دست پیکر مایک جانسون یکسر چو کولومبیا اولوی دک لگل هندک فاکولته و اندامندن ین ماموسته پرس کنفرانس که دا پشگیریا خو بو خوندکارن جهو لورکر و هر وهابو دولت اسرائیل یعنی وی گوت نها اف یک دمه که دته کو خوندکارن جهوجی بتایبت ام هگرم بحث زانیگه کولومبیا دکن دترسن ناخوازن ناسنامه خو اشکره بکن کس گله کس بیجن او ناخوازن نکارن بیجن او جهونش برگو ترسا و کارودان و ریاکسیون دناف خوندکارن پشگیریا فلسطینیان دکن جبرولو ما کسی که مایک جانسون پشگیریا خو نشان دا گله کومانین دنجی پشگیریا خو يعني يان رخنا لفان خو پیشاندان کرنا یان جی پشگیریا خو بو اسرائیل و خوندکارن جهول امریکا دوپات کرنا لسر ما پری مدیا جواکی یک جی ترامپ البته وی دمی گله کی مجولی دارزاندن و دادگاه کردن خو به تایبت آل نیویورک لی دیس جی ترامپ اخافتن اک لسر وی کی کربالن ترامپ گوت کو دوی کو او پشگیری دوی اف خو پیشاندان ورن راوستاندن يعني دفي بداوي ببن اواجي قال كاس شروفه دكن كو ترامب لدجي هلوستين كو دفان خو بيشاندان تن نشاندان سرو بايدن جي قوت وك اف نقاشا كو انكا ازو تام دكن بالين قوت كو ما في دربنين الامريكا ما فكي باراستي ده دستوري ده وقانون امريكي في كي مسوغر دك لي تشينابا خلكن كو يعني وي رخنا الوان كساكر او انكو خوشكنا اغهدارن كاب راسيل سر عرضي تشل غزه تشي دبا وزير درفا امريكا انتوني بلينكن جي وكون مونوغوتكو خو بيشاندان برا بحثا نارينا خو دربرين بكن لي دفي رخني حماس بكن كو او سدما سركيبو فاكترا سركيبو ياكو افشر هاند حفته جوت به دس فكر دروز بو لو ما ميش لفرساركاني شويه اماجو بكاريغري كان كلسر خويندن كاريغري كان چونه بتايبتي كيستا برو قناغي كوتاي ورزي خويني امسال دروي راست بلين اف حفته و حفتيا البيشما وهمو لسرانسري امريكا ازمون داويا صالين ازمون داويا وفي ورزي خوندنينه جبرگو هاوينه قال لك خوندكار درچو درد كيفن يعني خوندنا خطواو دكن قال لك زانينگه دبيجن دناواند جيل بلين و كولومبيا افل كنتيكت ونيويورك دبيجن اف هبونا فان خو پیشاندان جبرگو جبیر نکن خو پیشاندان لسر عرضه ناف کامپوس دی لسر عرضه زانینگه هي باندور و تاثیر الخوندکارین دندکن قال لك وكو نمونه قال لك زانینگه هان رسم درچون ين ویم هي ين هاوین خوندکارین کو پشتی 4 سال خوندنا خو تمام دکن دبن درچو زانکو ایدی بطال كرمالين راوستاندن جبركو نممكنه صد باندورا ولسر ازمونان هي جبرلو نها هنك زانينگهان وكو هشياري شاندن جوان خوندكارين بشدار دوان خو پیشاندان دبيجن هگر هم بداوي نكن دبكو هنك كريارين سزاي الهمبروان ورستاندن جبركو نجبركو خو پیشاندان كن بالين استاكازيه سيرفي كتكن لي جبركو هبونا وان لورو اف كريارين وان لفيدكي باندور لسر بروسيسا پرورده خوندن يا خوندكارين دندكه سیلوان زۆر سپاس دەکەم بۆ زانیاریەکانێ سپاس و پێزانیم ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێدان